پرسێکی گرنگە کاریگەرە لەسەر عێراق بەگشتی کۆی بابەتەکە سەرانسەر جیهانی گرتوۆتەوە وشکە ساڵی یاخود کەمبوونەوەی ئاو تێکچوونی کەشوها ئەمە پرسێکە کە ئێستا جیهان سەرقاڵەتی و بۆ چارەسەرکردنی چەندین پرۆژە و پلانی نوێیان هەیە. عێراق لە کاتێکە کە لە ماوەی ڕابردووە بەشێکی زۆری لە زەویەکانی وشک بووە و ئێستش بەردەوامە ئەمە چی بکرێت بۆی یاخو با بڵێن پلانەکان چۆنە بێت پێویستمان بۆ بووکە میوانداری بەڕێز پرۆفیسۆر دکتۆر دیار عەلی محەممەد بکەین کە پسپۆری سەرچاو ئاویەکانە بەشێکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمە بێت. دکتۆر ئەم کاتت باش سڵاو لەبێت پێمان بڵێ هۆکاری وشکبوونی زەویەکانی عێراق سەرچاو ئاویەکان بە بیابانبوونی زۆرێک لەو زەویە کشتتوکاڵیانەی کە عێراق هەیەی بە دیاریکراوی بۆ چیە گەڕێتەوە؟ سپاسەوە بەتەکەتان بەدڵنیایەوە ئێمە گەرسەیری بکەین هۆکار زۆرە بۆ ئەوەی کە بەگشتی لەم ناوچەکەمانە ئاو بەرەو کەمبوونەوە ڕۆشتەوە بە تایبەتی وڵاتی عێراق کە ئێمە زین دووڕباری گەورەمان هەیە و دیجلە و فورات ئەو ئاڵنگەرانی کە تووشی عێراق هاتووە ئەگەر پۆلینی بکەین بۆ سێ بەشێکیان دەرەشیە بەشێکیان ناوەکیەوە بەشێکیان پەیوەندیان بە هایدرۆپۆلۆتیکەوە هەیە. ئەمە بینین کە لەسەر ئاستی هەموو جیهان پلەی گەرما بەرز بۆتەوە کەشوهەوا گۆڕاوە کە ئەمە وای کردووە دابارینەکان بگۆڕێن لە وەرزێکەوە بۆ وەرزێکی کە وەرزی دابارین دوا دەکەوێت پلەی گەرماکان لە ئاستی تێکرا زۆر بەرز بۆتەوە لە چاو ساڵانی پێشووە. ئەمانە دەدەسەڵاتی کەسان نییە و بەڕاستی ئەمە دەرەچەکانن وەروەها ئەگەر ئێمە باز لە ناوخۆکان بکەین دیسانەوە ئێمە نەمانتوانیوە وەکو چه هەرێمی کوردستان و چه حکوومەتی عێراق وەکو عێراق پلانێکی استراتیژی دابنین بۆ ئەوەی چۆن بەڕێوەبردنێکی باشی ئاوەکانمان بکەین و چۆن ئەو ئاوانەی کە هەمانە پلانی بۆ دابنین بە شێوەیەکی دروست بەکاری بینین. ئەمە سەیری بکەین پێداویستی ئاومان بۆ کشتتوکاڵ وەکو بەڕێزت باست کرد کە باست لە کشتتوکاڵ کرد نزیکی 1970 ئاوەکانی هەموو عێراق ڕوا بۆ کشتتوکاڵ بەڵام ئەو هەموو ئاوە ئەڕوا ئەو ڕێژە زۆر ئەڕوا بۆ کشتتوکاڵ بەڵام نەمانتوانیەوە کشتتوکاڵێکی وا بکەین کە پشت بەست بچین بە بەرهەمی ناوخۆوە بەرهەمی دەرەکی نەهێنین و هاوردە نەکەین. لەبەرەوە ئەمە کێشەیەکی گەورەیە کاگرێتەوە بۆ پلاندانان هەیە لە کێشەکان و ئاڵنگارەکانی کە ئەوە کە وڵاتانی دراوسەیە بەڕاستی ئەگەر سەیری ئێمە ئەو ڕووبارانەمان کە هەند سنوورین لەگەڵ وڵاتی ئێران و وڵاتی تورکیا لەگەڵ وڵاتی تورکیا ئەمە هەمومان نەزانین کە و بەنداوانی دروستی کردووە بۆ گلدانەوەی ئاو لە لای خۆی کە پرۆژەی گاپی هەیە ئەوەی کە زۆر بۆ نمونە کاریگەری هەبوو لەسەر ئاوی دیجلەی کە داخڵ ئەبێت ئەو بەنداوانی کە لەم دواییە دروست بکرا کە بەڕاستی وای کرد کە سەتاسی داهاتی دیجلە بۆ ناو خاکی عێراق کەم بکاتەوە گەینەمە سەیرێکی ئەو بڵین مێژووی ئەو داهاتی ئاوە بکەین بە نیسبەت ئەو دوو ڕووبارەوە ینی بە هەردوو ڕووبارەکە کە کۆی بکەینەوە لە ساڵەکانی سیەکان هەتا ساڵی هەفتاکان عێراق نزیکی 80 ملیار مەتر سێجا داهاتی ئاوی هەبووە بەڵام ئێستا سەیرەکەین بۆ نمونە لە ساڵی 2011 دابەزیەوە بۆ 45 ملیار مەتر سێجا و ئەو شەریکەیەکی ئیتالی کاتی خۆی پلانێکی استراتیژی دانا لە ساڵی 2015 بۆ عێراق ئەڵێ لە ساڵی 2035 دا ئابەزێ بۆ 28 ملیار کەواتە ئێمە ئەگەر سەیری بکەین بڕێکی زۆر لە داهاتی ئاومان کەمی کردو لە جیجرەش و لە فراتیش کە ئەمە ڕاستی کاریگەریە بێت لەسەر هەموو سەکتەرەکانی کشتتوکاڵ پیشەسازی و هەروەها پلانسازی بۆ خواردنەوە ئەمانە هەمووی داهاتەکانمان هەمووی پشتی بەستووە بەم ئاوە یعنی هەر بێم باسی لە ڕووباری بۆ نمونە دیجلە بکەین کاتێک بۆ 21 ملیار مەتر سێجا ئاوی بۆ هاتووە بەڵام ئێستا دابەزیەوە بۆ 14 ملیار لەم ساڵانی پێشوە لە ساڵە وشکەکانە دابەزی بۆ 9 ملیار مەتر سێجا جا ئەمە زەنگێکی مەترسیدارە ئەمە وەکو بڵین وڵاتی تورکیا دیسانەوە لەم لاشەوە ئێرانمان هەیە کە ئەمە زیاترینی کاریگەرەکانی لەسەر هەرێمی کوردستانە لەسەر ڕووبارە سنووریەکانمان لە زەی گەورەمان لە زەی بچووکمان لە ئاوی سیروان کە پرۆژەی ئاوی گەرمەسێری هەیە ئەویش خۆی بینیتۆ لە دروستکردنی چەند بەندا و تۆنەلەکە ئەمە ژوای کردو خۆشمان بینیمان چۆن ئاوی سیروان کاتێک بوو بڕێکی زۆر کەمی پیا هاوبەر و وشک بوون ئەڕۆیشتۆر وەها چۆن زەی بچووکمان لە قەڵازێ گیرایەوە و کاریگەری خستە سەر پرۆژەی ئاوی قەڵازێ کەواتە ئێمە ئەمانە هەمووی هۆکاری سەرچین کە وای کردووە
زێ کشت و کاڵەکانمان بەرەو کەمی بڕاتەوە بە تایبەتی لە عێراق زۆر ئەمە بە هەرێمی کوردستانەوە دیار نییە بەڵام لە داهاتووە ئەگەر بێت کەواتە بەو سیاسەتی کە ئێستا عێراق پەیڕەوی یەکات بۆ چارەسەرکردنی وشکە ساڵی و کەم ئاوی عێراق بەرەو کوێوە ڕوات؟ ئەو پلانانەی کە عێراق دایناوە بەڕاستی تا ئێستا دڵخۆشکەر نین، یعنی چاریشی نییە. تەنیا و تەنیا پلانەکانی ئەوەیە هەندێک لەو پرۆژەی بچووکی هەیە لە نەجەف لە کەربەلا کە وەکو چۆنەڵین سەوزکردنیەکی وەکو کێڵگەیەک چەند بڵێن ملیۆن نەمامێ بنێژن. بەڕاستی ئەمەش فریایی زەویەکانمان ناکەوێت، فریای ئەوە ناکەوێت. ئێمە ئەبێت جارێ پێش هەموو شتێک ئەو تازە واقعەکە هاتوۆتە پێشەوە ئەبێ پلانێکی وادانێ ئەو بەروبوومانی کە ئاوێکی کەمی پێویستە ئەبێ بیر لەوانە بکاتەوە. سە کاتێک بوو کە لەو شارانەی خواروی عێراق هەموو چەڵتوچیان ئەچان ئێستا بزانم ناهێڵن بچێن لێ ئەبێ بیر لەوە بکرێتەوە بەروبوومە کوشت و کاڵیانی کە کەمترین ئاوێەوە کە ئەگونجێ لەگەڵ کەشوهاوی عێراقاوە کەمترین بڵین ئاوی پێویستە ئەوانە بیر لەوانە بکرێتەوە. هەروە بیر لەوە بکرێتەوە کە تەنسیق بکرێەوە، هەروەها گفتوگۆ بکرێت لەگەڵ وڵاتانی دراوسێ بۆ ئەوەی بە تایبەتی تورکیا و خۆشمان بینیمان چۆن لە سەردانەکەی ئەردۆگان بۆ هەرێمی کوردستانیش و بۆ عێراق کە ئەو پلانە دانرا کە چۆن هاوکاری بکرێت لە بینی عێراق و تورکیا بۆ ئەوەی ئاوی زیاتر بەربدرێتەوە. ئەمە پێویستی بە گفتوگۆ بەڕاستی ئەوە کێشە سەرەکیەکەی ئەبێ ئێمە وڵات عێراق وڵاتی تورکیا قەنەعات پێ بکات کە بڕی ئاوبەردانەوە زیاد بکە و هەروەها بیر لەوە بکاتەوە دیسان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان کە پاڵپشتی دارای حکوومەتی هەرێمی کوردستان بێ لە دروستکردنی بەنداوی گەورە و مامناوەند بۆ ئەوەی هیچ نەبێت حکوومەت هەرێمی کوردستان ئێمە بکەین بە حەوزێکی ئاوی بۆ خەزنکردن و هەروەها بۆ گلدانەوەی ئاوی بارانە و ئەو ئاوانی کە لە ڕووبارەکانمانەوە هەن. کەواتە دکتۆر بە وتەکانی تۆ بێت هەرێمی کوردستان تا ڕادێک باشترە و پارێزراوترە لە تێکچوونی کەشوها و وشکە ساڵی و کەمبوونەوەی ئەو سەرچاوە ئاویانە؟ بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە ئەگەر سەیری بکەین ڕاستە ئێمەش قەیرانمان هەبووە لەم ساڵانی پێشوە کە باسم کرد، بەڵام ئەگەر خۆمان بەراورد بکەین بە شارەکانی خواروی عێراق زۆر جیاوازە، بەڵام ئەمەش ئەوە ناگەین ئێمەش خەمسار بین چونکە بەڕاستی ئێمە ژێرخانێکمان هەیە لە ئاو بۆ ئەم هاوڵاتیانی هەرێمی کوردستانە کە خۆی لە 6 ملیۆن و نیو ئەدات. بەڵام ئەگەر ئەو قەیرانانە کە ڕوبەڕووی عێراق بۆتەوە وا کات کە ئەمە بەڕاستی کۆچکردن ببێت بەرەو بۆ نمونە شارەکانی هەرێمی کوردستانی ئەنێگوێر سەیرێکیش وەکو شاری هەولێر بکەین یان سلێمانی بکەین کە خەڵکێکی زۆر لەو خێزانانە هاتوون لە خوارو لە ناوەڕاستی عێراق و نیشتەجێ بوون لەو شارانەی خۆمان. اینجا ئەگەر ئەمە بەردەوام بێت خەڵک ئاوی نەبوو ناچار کۆچ ئەکات کە کۆچی کرد و تۆش ئەوەی کە هەتا بۆ ئێستا بۆ ئەم کاتی کە ئێمە هەمانە بەشی دانیشتوانی خۆمانەکە، بەڵام ئەگەر دانیشتوانمان و ئەو کۆچبەران ئەوانی کە کۆچەکەن بێن زیاد بکەن تەبانەوە پێویستی پێداویستی ئاوی زیاد دەکات، پێویستی بە بەروبوومی زیاترە، پێویستی بە کشت و کاڵی زیاترە، بەرەو ئێمەش بەرەو ئەو قەیرانە ڕۆین. کەواتە ئێمە پێویستەوە دیسان وەکو هەرێمی کوردستان وەکو حکوومەتی هەرێمی کوردستان کە خۆشبەختانە هەرچەنە پلان هەیە کە ئەو پلانانی کە ئیبینین حکوومەتی هەرێمی کوردستان داڕشتووە لە ساڵی 2012ەوە کە ئەو پلانی هەیە کە پەرە بدا بە دروستکردنی بەندا و گلدانەوەی ئەو کە بەداخەوە ئەو قەیرانانی ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆ وای کرد کە بەشێ لەو پرۆژانە بوەستن و جێبەجێ نەکرێن. بەڵام بەڕاستی ئەبێ ئەمە گفتوگۆی جدی ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان قەنەعەت بە حکوومەتی عێراقی بکەین کە بودجەی تایبەت دابنرێ بە وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوی ئاویەکان بۆ ئەوەی هیچ نەبێ بتوانین ئەو پرۆژانی کە تایبەتەوە پێوەستە بە گلدانەوەی ئاو ئێمە سوودی لێ ببینین و بتوانین زیاترین ئاوگەڵ بدەینەوە. پرۆفیسۆر دکتۆر دیار عەلی محەممەد پسپۆڕی سەرچاو ئاویەکان لە سلێمانی و ڕاستەوخۆ لەگەڵمان بوو. سوپاس بۆ بەڕێستان.